ئەوەیە نیوەی جێیشەکە باتەوە لەگەڵ خۆی گەڕێتەوە سێیەکی باتەوە 300 کەس لەگەڵ یێڕۆنەوە زەربەیەکی گەورەیە بۆ جێیشێک کە 1000 کەسە 300 زیاتری بڕواتەوە 700 و شتێکی هێمێنێتەوە ئەوەندە ئەڕۆنەوە هەندێک ئەڵێن جێیشی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم 900 کەس بوو 300 ئەڕوا 600 هێمێنێتەوە بەرامبەر بە چەند 3 بۆ 4000 کەس زۆرە يعني 1 بە 6 حوتە ئابە شێوە خۆ ئاواژ هەر ئەمان مسەیترە بن ابن سلول لەو ضربێ لێداوە گەڕێتەوە جا علامەتی منافق چییە دائما لە کاتی تەنگانەیە پشتە تێیەکە کە تۆ کە ئەکەویتە تەنگانە و ناڕەحەتیەوە ئەو پەڕی ناڕەحەتی ئەنجا پشتە تێیەکە بەمبەستی چی بەشکم تیاچی دواتر خۆی جێو بگرێتەوە ئەگەری جوانە بوو تیانە چووی زەرەرە پێگەیشت و گەشتیتەوە دواتر گاڵتە و پێ بکا بڵێ و قسەی منە نەکە قورئان هەمووی تۆمار کردووە 8 ئاەت لەسەر ئەم جەنگی ئوحودە دابەزیوە بۆیە من لە جەنگی بەدریشا پێم وتن سوورەتی ئەنفال کاملا لەسەر جەنگی بەدر دابەزیوە بەشێکی سوورەتی ئالی عومرانیش سوورەتی ئالی عومران 8 ئاەتی لەسەر جەنگی بەدر دابەزیوە ناکرێت تۆ مسلمان بی و ئاگاداری جەنگی بەدر نەبی و جەنگی ئوحود نەبی 8 ئاەتی ئالی عومران لەسەر جەنگی ئوحود دابەزیوە ئەگەر تۆ شارزای و جەنگە نەبی ناتوانین تەفسیرەکەی تێبگەی و بۆ معلوماتیشتان ئەو 8 ئاەتە کە دابەزیوە لەسەر جەنگی ئوحود لسورة آل عمران پر العلامات منافقين اگر دراسه بكي ورد وليت يبقي والله منافق حل دوره سري بس كاتو اي ناسي چونك حالي كسي الله بود بيانك يتر هرگز ليت شاراو نابي اي ناسي بجواني ناسي بويا فيري ببن فيري جنگكاني رسول الله ببن باس من كل كوري صحابه كان فرموشي باوكمان جنگكاني رسول الله فيرك الدين هروك چون سورته قرآن من فيرك بس خويا خلق وازي لسورته قرآن جنايت جنگيچ فيري ابن كوا براسي يعني خلق زور بخيراي واز لدينك يعني لبناوي هرشتك نتر خوي پروردگار رحمان بيبقى بويوتي بو خمان بكوش بين بوك